بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت ئەزیزان و خۆشەویستانم کارزان مەحمودم ئەمڕۆ لە بری هاوڕێی خۆشەویستم کاک مەحمود کەرکووکی کە نەیتوانی بەهۆی حاڵەتێکی تایبەتەوە بەرنامەکەی پێشکەش بکە هاتمە خزمەتی ئێوە بۆ پێشکەشتنی بەرنامەی دوانگەی خەڵک. خۆشەویستانم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە موچەخۆرانی هەرێمی کوردستان. وەک خۆتان دەزانن کە لە ساڵی 2014ەوە لە سەردەمی حکوومەتەکەی نووری مالیکیەوە بودجێ هەرێمی کوردستان کە لە سەدا 17 بوو پێش لە 2014 نەهاتووە بۆ هەرێمی کوردستان ئەم بودجێ بڕدراوە و هەرێمی کوردستانیش دواتر پەنای بۆ پاشەکەوتی موچە برد. ئێستاش حکوومەتی ئێتحادی حکوومەتی ناوەندی حکوومەتی عراقی چی ناو لێدەنێن دادگای ئێتحادی کە سەر بە بەغدا بڕیاریشی داوە کە هەرێمی کوردستان ئەو سەرچاوەی داتی کە بە پاشەکەوتەوە یاخود بە هەر حاڵەتێکەوە ئەم موچەیە کە هەبوو پێی دابین دەکرد ئەمەشی بڕیەوە بەپێی یاسا هەرێمی کوردستان دادگای ئێتحادی بڕیاری داوەکە ئەم نەوتە نەفرۆشێت و غازیش نەفرۆشێت. لەم بەینەدا موچەخۆرانی هەرێمی کوردستان بێداک و باب دەمێننەوە، نازانن نە حکوومەتی عراق موچیان بۆ دەنێرێت نە سەرچاوەی داهاتیان لە هەرێمی کوردستان کە پێشتر وەکو باسم کردنەوەت بوو دیارەکە بەرەوچە ئاخارێک دەڕوات. ئایا هاوڵاتیان موچەی خۆیان فەرمانبەران موچەی خۆیان لە شێوەربگرن؟ ئەمە تەوەری بەرنامەی ئەمڕۆی دوانگەی خەڵکە. خۆشحاڵم کە بە گەرم و گوڕیەوە بەشداری بەرنامەکە بکەن و سەرنج و تێبینەکانی خۆتان لەسەر تەوەرەکە بڵێن. ڕۆستەم عوسمان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دەڵێ هیچ مافێکمان لای بەغدا نییە چونکە بە حساب ئابووری سربەخۆمان هەیە، خۆ بەغدا بە دزی لە موچەخۆران نەکردووە. ئەمە یەکێکە لە تێبینەکان لە دوای 2014 تەڵان یەکێک لەو کەیسانەی کە نووری مالیکی هۆکاری ڕئیسی بوو بۆ دەستبردننی بۆ موچەی هەرێمی کوردستان ئەو بوو کە پرانسیپێکە بوو بڕیار بوو کە سیستمێکی ئابووری سربەخۆ لە هەرێمی کوردستان دابنرێت کە هەندێک حەزب ڕابەراتیان دەکرد ئەگەرچی هەندێک حەزبی دیکەی هەرێمی کوردستان زۆر تێبینی زەقیان لەسەری هەبوو کە هێشتا ئەو دۆخە هێشتا ئەو کێڵگەیە بۆ ئەم زەرعاتە گونجاو نییە، دۆخی ئیقلیمی دۆخی ناوچەیی گونجاو نییە. سەرڕای ئەمە دواتر ڕیفراندۆمیشی بەسەردا هات ئەوەندەی دیکە کە لە ڕەقی بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان و بەرامبەر بە فەرمانبەران و موچەخۆران زیادی کرد و بڕیاریدا کە موچەی هەرێمی کوردستان بە یەکجاری نهێڵێت. ئەمە و سەرڕای ئەمە کە زەختی نێودەوڵەتی بە تایبەت ئەمریکا چەند جارێک زەختی لە بەغدا کردووە کە ئەگەر هیچ نەبێت پارسەنگێک بۆ هاوسەنگی ڕاکردنی دۆخی سیاسی لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان ڕابگرێت. لەو ئاخیرەدا بڕیاردرا کۆتا حکوومەت کە 200 میلیارد دینار مانگانە بۆ هاوکاری بنێرێت بە مەرجی ناردنی 250,000 بەرمیلی ڕۆژانەی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود وەزارەتی سامانە سروشتیەکان بۆی کە لە ڕێگەی کۆمپانیای سۆمای عراقیەوە نەوتەکە بفرۆشێت و ئەوانیش 200 میلیارەکە بنێرن. دیارە تا ئێستا بەغدا هەر مانگێک دەینێرێ و 2 مانگ ناینێرێت، جۆرێک لە ئیستفزاز بە حاڵەتەکەەوە دیارە. ئەمە سەرڕایەوەی کە تێبینیش لەسەر وەزارەتی سامانە سروشتیەکان هەیە تا ئەم دقەی کێ مەقسەی تێدا دەکەین نەیتوانیوە یاخود نەیویستووە کە هیچێک لە ئەو نەوتەی کە لە ڕێگەی کۆمپانیەکانی خۆیەوە دەیفرۆشت پێش 2014 لە 2007ەوە لە ڕێگەی کۆمپانیای سۆمای عراقیەوە بەڕێی نەکردووە. یەکەم پەیوەندی مام جەوهەر لە کۆیەوە. سڵاوی خوا لە مام جەوهەر، سەرنج و تێبینەکانی خۆت بفەرموو مام جەوهەر. دەڵێن بەداخەوە میلەتێکی زەبوون سەدان ساڵە لە ناوێست و ئازاردایە، ئێستا کە ئەو هەمە حیزبە سیاسی هەیە بە هەمویان نەیانتوانی ماڵی کوردوان بکەن لەگەر حکوومەتی عێراق ڕێ بکەون خۆیان نەترازێنن ئەو بیرە نەفتانە لێ نەدەن و دەستکاری نەکەن و سەدا حەبدی خۆمان وەربگرین و وە بکەین ببینە بە نمونە لەناو هەموو دنیادا وە بکەین لە ئومەی متحیدا نێنەرێکمان هەبی لەخوای بەزاری سێ سێرە کۆمارمانە بوو هیچیان نەکرد، حیزبە سیاسەکانیشی نەکرد. مام جۆهەر ئەوەی کە تێبینی دروست کردووە لای شەقام مام جۆهەر ئەوەی کە تێبینی دروست کردووە سێ سەرە کۆمارمان هەبوو خاڵێکی گرنگ دووڕژان هیچ دەستکەوتێکیان شەقام دەڵێ بۆ کورت نەبوو. ڕێگەم بدە ڕێگە ئێستا ئەم شەڕە چیە لەسەر ئەم پۆستە هەرچەندە تەوەرەکەمان بابەتێکی من یەک شتە کار لە کار تراز هەیە عاقڵ نەبین لە دەستمان دەچی باوەکو حەفتاوچارمان لێنەیە باوەکو شێخ مەحموودمان لێنەیە باوەک شێخ سەعیدی پیرانمان لێنەیە
باوە قازی محەممەدمان لێنەیە شتێکمان لە دەستا با ڕێز دەکرد بگرین با سەرکردەکان هیچ کە خەریکی خۆیان نەبن با خەریکی دزی و فەرهودی خەڵکی کوردستان نەبن باوادە ژێر بە ژێرە ڕێککەوتنی ترک و ئەولا بینن بابتم بە نەفتەکەی تەسلیمی بەغدا بکەنەوە با زمانمان درێژ بی و با هەموو شتێک لە بۆ خەڵکی کوردستان بکەین و ئەوە چارەسەری کێشەی کووردا ئەگەر عایلەک باب و خێزانە کە منداڵی دروست بوو کوڕ و کرد کە ڕۆیشتن بەڵام هەر سەر بەو بنەماڵێن کاتێک فەرەنسا و بەریتانیا توانێن شتێک لە بۆ کورد بکەن ئەوە دەکرێت دەنا ئێمە سەر بە حکوومەتی عێراقین داخواتان لێ دەکەن بڕۆ سەرکردەکان عەقڵ وەرگرن بەسە وازدە خیانەت بینن وازدە دزی بینن وازدە پەرهودخانەی بینن وازدە برسێتی خەڵکی کوردستان بینن وازدە بە ئەو هەموو باز و دەرامەتەی لەسەر خەڵکی کوردستانە بهێنن بڕە نەفتمان نییە غازمان نییە ڕێژی احتراممان نییە پارەمان نییە دکتۆرمان نییە پارەی دکتۆرمان نییە ئێستا لێمان مقاومێ کەسمان لەگەر نییە بەسە زۆر سەیرە بەداخەوە حزبی شوعی دوونەتەوەیەکی رووسیا دەکە لە باتی بری ئێمە وەکو حزبێکی شوعی کوردستانی لەگەر سەر نین لەگەر خوێن ڕێستن نین بەداخەوە حزبی شوعی سەدا ساڵە هەیە بەڵام بەداخەوە لێ لێرەوە پێشەمان بە خۆتان دەڵم بە حزبەکەی خۆتان دەڵم ئەدەوای دیکە دەڵم کاک مەسعود ڕزای خوا لێ دەکەم بەسە کوڕانی مام دەلالی بەسە یەک گرتیستانی ئەوایندی کە سۆسیالست بەسە حزبی شوعی بەسە ئەگەر ڕاست دەکەن بەڕاستگویانەوە ناو ملەتێ لە خەڵکی کوردستان ڕابگرن ئەگەر ڕاستی ناکەن وجدان و مێژوو لێتان کاک سەلمان لەسەر خەتە وەڵڵاهی مام جەوهەر دەتوانم پێت بڵم کە ناتوانن ئەم بەسەی تۆ جێبەجێ بکەن باشە کاک سەلمان لە هەولێر ئەتر خۆت تێدەگەی دەڵم چی کاک سەلمان لە هەولێر سڵاوی خوا لێ مام جەوهەر ببوورە کاتم زۆر پێدای کاک سەلمانم لەگەڵا السلام علیکم عەلیکە سەلام کاک سەلمان دەمێ بزانم کە موچەخۆران بۆ کوێ ڕاکەنە هەرێمی کوردستان سەرچاوی داهاتیە بەغدا دەینێرێ لەکوێ موچەی خۆیان دەست بکەوێت وڵی ئەمێن ماڵسтай بەڕێزداری بن دەکەم موچەخۆریمە بەڵام ئەمێن پەیوەست بە خێشتا حەز دەکەم داخل بم ئینشاڵڵا ئەگەر ڕازی بن باش ئەم موچەخۆریمە چووکە بەڵام حەز دەکەم بزانم ئەنگۆ لەگەڵ ڕێزم لۆنگۆ بە شەخصەتی جەنابەت وەکو حزب ئەنگۆ ئایا ئیسلامینە دادگەرینە قەومینە ریفراندۆمتان هەر پێ ڕەبزە پارتیەکێکتان هەر پێ ڕەبز دەکە لەکرە میجە ڕەبزە تێدەگەی دینەکەشتان هەر ڕەبز کرد حەز دەکەم بەرنامەی خاص دابنێن تۆ خەرکی کوردستان 100 زیاتر مسلمانە کاک سەلمان وەڵڵاهی هەموو حەزبێک کە دروست دەبێ پرەنسیپ و بنەمای و پەیڕە و پرۆگرام و استراتیژێتێکی ڕوون و ئاشکرای هەیە لە ناو مەنهەجەکەیدا هەیە ئەگەر دەتەوێت مەبەست لە کۆمەڵی دادگەریە ئەوە پرەنسیپی خۆی هەیە هەڵی گشتی هەیە کە لەسەری دروست بووە هەموو حەزبەکانی دیکە خۆیانە بەناو ئیسلامی نەبوون لەگەڵ ڕێزم هەر ئەنگۆ نەبوون کاتی خۆی کە ئافرەتێکی سفورەی پیشانەدان بغەوەشتان دەکرد دەستان خۆش ئەو کاتی ئێستا کە سفورەی دەری سەرڕووتی دەری گرۆکرای دەری کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت لعنەتی خوای لەو ئافرەتی دەکە برۆی دەکە ئەوی لۆشی دەکا کە ئەو کەسەی سفورەی خوای گەورە لی تووڕێ تەمەشای ناکە ئەنگۆ کو عەرزی تەلەڤیزۆنەکان دەکەن لەگەڵ ڕێزم یعنی ئەوشتانە ئیشی خۆتانە بەس عەز دەکەم اختراعکم بەرنامەی دابنێن خەرکی کوردستان 100 مسلمانە ڕۆژە احتیمالە کەسێکی وەکوم دەنجی بەنگۆ دابیتن بزانین ئایا بە چین گۆ ڕازیە ریفراندۆم 50 مۆر دەکەن دەرێشتەکی حەقەکە خوا ئەو عەقیبەوەدایە لە پاشان ریفراندۆم ڕەپز دەکەن ناشرین دەکەن لەگەڵ ڕێزم نای ئیسلامی لە خۆتان دەنێن پاشوی ئیسلامی لە خۆتان دەکەنەوە دەرێن دادگەری عەز دەکەم بزانم دادگەریەکە ئیسلامیەکە ریفراندۆم قەومیەکە لۆ خەڵکی شی کردن خەڵک بگەنە سەر ڕاستەکەی کە پێشتر هەتان بوو ئێستا کە هەز دەکەم بابەتە ببوورە ئێستا هەز دەکەم سوپاس بۆ پەیوەندیەکەت سەرنجەکانت جوان بوو ئەسڵی ئیسلام بۆ ئەوە هاتووە لیەقومە الناس بالقسط بۆی کە دادگەری بچەسپێ و ئەوەی کە کۆمەڵی دادگەریش کە وتویانە مبەڕهری گۆڕینی ناوەکەی ئەوەیە کە ڕۆحی ئیسلام کە دادگەریە بۆی ئەو ناوان لێناوە و تەکیدیشم ئەوەی کە ڕابەرایەتی و حەزبە دەکات پیاوێکی عاقڵ و مفەسیر و نامەوێ وەسفی بکەم ئەگەر بڵم هیچیم بەدڵ نییە لەو کادا ئەو پیاوێکی عاقڵ و خاوەن عیلمە بۆچی ئەم ناوی هەڵبژاردووە لەوانەیە ئەمە کیفایەت بێ بۆ ئەمە لەسەر ئەم بابەتای کای کۆن بەباکردن ئافرەتی سفور و ئەم بابەتانە عەفە الله عەما سەلەف کورە بە ئیسلامی و بە عەلمانی و بە شوعی و لە هەموو قۆناغەکاندا کە کورد یەکێک لە کورد
دەسەڵاتێکی هەبوو بای خۆی غەڵەتی کردووە بای خۆی تەتەڕوفاتی کردووە جا ئیسلامی لە بۆعدێکدا لە پێگەیەکی جوگرافیدا دەسەڵاتی هەبوو بێ ئەلمانی لە شوێنێکدا شوعێر لە شوێنێکدا هەمووی هەی بووە ینی هیچیان ناتوانیەوە پرەنسیپەی کە لەسەری دروست بوون ئەم مەبدا وەکو خۆی جێبەجێ بکەن بۆ ئێمە نابانێ بچین ناو ئەو جوزئیاتانەوە تەوەری بەرنامەکەم تەمەنا دەکەم کە ئەوانەی کە پەیوەندی دەکەن ئەم بەڕێزانە لەسەر تەوەرەکە قسە بکەن حەز ناکەم زۆرێک لە دڵێشان لە نێوانماندا دروست بێت کێمان لەگەڵ بوو هاوکارانم کاک پۆڵا لە کوێیەوە کاک پۆڵا فەرموو لە هەولێرەوە کاک پۆڵا سڵاوی خوا لەبێ سپاس سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکانت کاک زۆر سپاس بەڵێ لە هەولێرەوە کاک پۆڵا فەرموو برای بەڕێزم جان گۆمێک یعنی بەردێک نەزان بیخاتە گۆمەوە بە فەت زانا دەرنایێت بەڵێ ئەوە پندێکی کوردیە و فەلسفەی کوردیشە نەکەروتەیەەکە لە 2003 75 کەس بوونە ڕیشتیپی کورد زۆربەی هەرە زۆریان کاڵپام نەزان لە ڕووی سیاسی لە ڕووی نەتەوەییەوە لە ڕووی نیشتیمان پەروەریەوە چونکە کێشەی کورد و کێشەی بەغدا با پێڵ لە خۆمان نەکەین کێشەیەکی نەتەوەییە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی داراییەوە نەتەوەییە ئەوانەی وا لێک دەدەنەوە پەیوەندی بە پلان بڕگەوەیە پلان ماتەوە ئەوە فێڵ لە خۆیان دەکەن ساڵەهایە فێڵمان لێ دەکەن برای بەڕێزم کاو نەزانانە دەستوریان نووسیەوە حەقێکی ئێستا کوردیان لە قەلیش کرد لە کۆتریش کرد وەک فەندە کوردیەکە دەڵێ نە عێراقێکی تەواون نە کوردستانێکیش تەواوین بۆ تۆ لە پۆستەکان گەڕێ پۆستە زەلیل و ڕسوایەکانی بەغدا چونکە کورد سەرکردەی نییە ئەوانەی هەشن ئیرادەیان پێکشکاوە بەرامبەر بە عەرەب ئەوە بانمونەکرد بۆ بێنمەوە پۆستە سیاسیەکانیش گیان لێ دەبوو ماوەیە کە دادگای فدرالیان لێمان کردووە بە فریشتە ئەرێ نوێنەرانی ئەوەی هاواتان لێ هەڵساوە ڕەخنە دەگرێت پێڵمان لێ دەکرێت دەبڕۆن تاقیکەنەوە بڵێن ئەرێ دادگای فدرالی عێراق ئەو هێرشە شۆفێنیە عروبیەی لە 16 ئۆکتۆبەر کرایە سەرخورماتوو بە پێی مادەی 9 دەستورە شڕەکەی عێراق تاوانە تاوانی دەنگە وێران بچن لە دادگا کاک پۆڵا قەزیەکە قەزەیەکی یاسایی نیە خۆ ئێمە هەمومان دەزانین ئەمە قەزەیەکی سیاسیە بە یاسا کراوە بۆ زەختێکی نێودەوڵەتیشە خۆ ئەمە لە ئاوی کانیاوەکانی کوردستان ڕوونترە کە بەردەکانی لە ژێرەوە دیارن یەک بێک دەیژمێری خۆ ئەمە دیارەکە زەختەکە لەکوێوە کراوە خۆ هەموو شتەکان ڕوون و ئاشکران بەڵام حەز دەکەم لەسەر تەوەرەکەی خۆم قسە بکەن ئێستا موچە خۆران چی بکەن لەم دۆخەدا خۆ هاوڵاتیەکی فەقیر ئارکەکەی خۆی جێبەجێ دەکات سەری مانگ چوزانێ داخۆم هاوکێشاڵۆزە سیاسی و ئەو هەموو جەم سەرگیری ئیقلیمی هەیە ئەو چاوی لە موشەکەیەتی هاوڵاتی چی بکات ئەقلیمی نییە نێ ئەگەر وەکو جوولەکەکان کاچ بەڕێت ئەقلیمی چی ئەرمەنەکان جوولەکەکان بۆ ئەقلیمی کاریتیان نەکرد بۆ بە دوژمنەکانیوان وت بۆ دەمان کوشن زیندە بە سازەکە ئێستا دەزانی مامەڵەی عەرەب عێراقیەکان لەگەڵ ئێمە وا دەزانن ئێمە خاچوانمان داگیر کردووە وا دەزانن ئێمە ژن و منداڵی عەرەبمان هەڕات کردووە کورد چاوی کە ترسنۆک ئاخر بودجەکە نانێرن لە دەستور چی وتراوە ئاخر لە چ بڕگەیەکی دەستور مافی بەوە داوە هجووم هێرشت بکرێتە سەر وەلە چ بڕگەیەکیش دانراوە سەر کۆمار دەستەوەستان بێ کە لە پسە کرابێ کە لە پسە بۆی نوێری بچێتە کەرکووک لەو دۆخە بپرسێتەوە بەناوە پارێزگاری دەستوریشە ێپاژە پارێزگاری دەستورە بۆ هەموو تاکێکی عێراق پارێزگاری دەستورە کەواتە ئیرادەی تێشکاوە ئەو بەرپرسانی ئێستا بەرامبەر بە عەرەب خۆیان بەکەم بە بچووک بە تاویلکە تێدەکەن سپاس بۆ کاک پۆڵا لە هەولێرەوە هاورانی زۆر لە سەرخەتن دەمەوێت ئەوانیش وەربگرم لەو فترەکەمەی کە هەمە سەرنجی ئەوانیش بزانم سپاس بۆ پەیوەندیەکەی تۆ سپاس بۆ سەرنجە جوانەکانت باوکی یانیە لە سوار خۆرنەوە فەرموو ئەلو باوکی ئانیا سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله زۆر لەسەر تەوەری بەرنامەکە باوکی یانیا چیتان هەیە والله مامۆستا يعني بەڕای من يعني موچەخۆر يعني هیچ دەسەڵاتێکی نەماوە ئێستا ماوەکە يعني موچیان بە لێبڕیندا هەر کێشەیان نەبوو بە سێ مانگجارێکە دایان هەر کێشەیان نەبوو بەڵێ ئێستا ماوەستا ئێستا
براس يعني برا من يعني خلق لصقها النواز راي وايا حكومتي على وقو داران بيته دەست بەسەر هێرمدا بگری و باوکیانی باوکیانی ئەم ڕەیە بۆچی دروست بوو یەک سەدەی ڕێکە کورد خەبات دەکا خەباتی شاخ نەما کوڕە خەباتی شار نەما خەباتی نازانم چی ناو لێ دەنەی هەمووی کرد بۆی کە دۆخێک لە ئیستقراری ئەمنی ئیستقراری مادی و ئابووری دەست بکەوێت ینی دوای ئەم هەموو خەباتکردنە چی وای لە هاوڵاتی کردووە کە ئەو هەستەی بۆ دروست بێت تەمەنا بکە بەغدا بێتەوە ئێرە یاخود عەرەب بێتەوە ئێرە لە کاتێکدا پێش تۆ هاوڵاتیەک بەڕێزێک پەیوەندی کرد کە دۆخی ئێمە قەزەکەمان لەگەڵ بەغدا قەومیە ئەو پێی وابوو کە قەومیە عەرەب زۆرێک لە شۆڤینێت بیر دەکاتەوە ئەو وا دەڵێت ینی لە کاتێکدا کە ئێمە بەشێک لەو شانە دەزانین چی وای لێ کردوین کە تەمەنا بە حکومێکی عەرەب بخوازین ئێمە وەستا ئێمە باشە ینی ئینسان کە کەسێک غەدری لێ بکە ینی ئێستا وەکو خۆت ینی لە ماڵەوەی خۆت ینی ئینسان بێ وەشە ینی کەسێکی بێگانە غەدری لێ بکە باشە نەوەکو برایەکی خۆت بێت ئێمە ژۆمان لێ هاتووە ینی ئێمەوانەوەتەوە ینی لەوانە بێزار بوون بەڕاستی ینی نازانین چیانە بوو تاو لێیان بێزار بوو خەڵک هەمووی بە قورئان ماوەستا زۆر باشە ینی تاوڕێ هیچێکی خۆش ناکرێ ینی لەوان ینی تاوڕێی موچە ناکرێ ینی تاوڕێی خزمەت گوزاری ناکرێت ئەوان بەس مەسلحەتیانەوە شتێ بکەن و کە پارە لەو میلەتە وەرگن نەکو پارەی بدەنێ باش ئەوەی انتخاباتی کردو ماوەستا سەختەکەیت ئەوەی انتخاباتی کردو وەڵی ماوەستا هەمووی پەشیمانە کە دەبێ بەڵام ینی شتێک هاتوو لە دەستی چۆ و بۆی ناگەڕێتەوە ئەنی ئەگەر گەڕابایەوە پەشیمان دەبوون لەو دۆخە بە ئاقارێکی دیکەدا دەڕۆشتن صد ماوەستا ئێستا من باوم پێشمەرگەی دێرینە دەڵێ سەد خۆشتا ینی پێشمەرگاتیم هەر نەکرد ینی بۆچی کردم لەبەرەوەی دۆخی ئێستای بینیوە بەڵێ ماوەستا ینی ئەگەر زانی بێتی ئەوەیانە کردبێ ینی لەوانەی دشیاتیشی کردبێ بەڵام نەیزانیوە کردوە ڕاست دەفەرمووی باوکیانە وەڵاهی تەمەنا دەکەین کە ئەم دۆخە بەرەو ئاخارێکی باشتر بڕوات هەرچەندە ئاماژەکان دڵخۆشکار نین سپاس بۆ پەیوەندەکەی تۆ باوکیانە لە چوار خوڕنەوە سپاس بۆ سەرنجەکانت هاوڵاتیان لەو بینەدا ئەوەی کە بەلانەوە گرنگە وەکو خاڵی یەکەم موچەیە چونکە بەڕاستی وەکو پێشتر ئاماژەم پێکرد نازانن داخوا ئەمە لەولا زەخت لە هەرێم دەکا و ئەمە زەخت لە بەغدا دەکا کاک حەمە ڕەشید لە ژاراوە کاک حەمە ڕەشید سڵاوی خوارد لەبێت کاکە سڵاوی خوای لە جەنابەت ئێوارەت باش ئێوارەی جەنابتان باش کاک ڕێزم بۆ تۆ و کەناڵەکەت و بینەران و بیسەران دەستخۆشین لێ دەکەم کاکی بەڕێزم زۆر سپاس کاکە ئەمە کێشەی بەڕاستی کێشەی داراییمان نییە چۆن نیمانە کێشەی دڵسۆزمانەیە بۆ کاک و وڵات یعنی ئەگەر دڵسۆز هەبێ داراییش هەیە بۆی کە بدرێ بەڵێ یەک زەڕە کێشەی داراییمان نییە هەمومان دەزانین ڕێزم بۆ جەنابەت خەڵکێکە لە ئەسڵەن لەناو سیاسەتی نەبێ دەزانی کێشەی دارایی نییە دەروەت زۆرە بەڵام کێشەی دڵسۆزمان هەیە بۆ خاک و وڵات نیمانە چاوی کاک پۆڵای مازەکەم زۆر تۆ ناوەزعەکەیەوە بەڕاستی ئەوەی ئەمن دەمگوتگوتی ڕێزم بۆی هەیە کاتی خۆشی کە دەستوری نووسایەوە کێشەی دڵسۆزمان هەبوو دڵسۆزمان نەبووە بۆ کاک و وڵات بوختانیان کردووە تا ئێستا بە ناوی کوردایەتیەوە ئەوە دەریان خست بە ململانێ بە خۆرەخکاری بەم هەموو سەربەت و سامانەی کە بێر و بەوێدا دەدرێ بە ئەزیەتدانی ئەو میلەتە قوربەسەرەی بەم هەموو باج و خراپەی ئەم هەموو بارە فرستکردنە لەو میلەتەی سەریان لە میلەتی شێواندووە داخەکەم بەداخەوە چۆن جوابی ئەنفال و کیمیاباران و ماڵوێرانی و خاوەن شەهید و خاوەن کیمیایی و ئەوانە بدرێتەوە پێم سەیرە سەرانی کورد چۆن چاویان هەڵدێ بەرامبەری ئەو میلەتەی باسی کوردایەتی بکەن بۆ ڕێز لە میلەتەکەی ناگرن ئێستا گوێ بلێ بوو باسیەوەی دەکرێت بچینەوە بەغدا وەڵڵاهی قیمە کەم دەکەم ئەی چنام کردووە تا ئێستا ئەی لەسەر مەسەلە نەتەواوەتێکەی چ کراوە داخەکەم ئەی هاوار
ئەی هاوار بۆ دەستۆزی خاڵقووەتەن ئیتر دەستخۆشی لێ دەکەم. بەڵێ سپاس بۆ سەرنجەکانی بەڕێستان کاک حەمەڕەشید لە ژاراوە. باوکی عەبدوڵڵا لە هەولێرەوە سڵاوی خوا لە جەنابەت بێت. سەرنجەکانی بەڕێستان لەسەر تەوەرەکە فەرموو. ئەمن پێمە هاوڵاتی هەر مافی قسەکردنیشی نیە تا ئەوەی بتوانانی مافی خۆی وەربگرێت لە بەینی هەرێم و بەغدا. چۆن؟ دەوڵەوات دەبینن لەو هەرێمە وێرانەی بەسەری ئەو دوو دەسەڵاتدارێکدا وێران بێت نە ئاوا و نە کارەبا کارەوە نەموچە لە کاتی خۆی دێ و ئەگەر بژرێن لە هەر یعنی بەسیترینی منەی نزیک لە ئەنجامی ئەو ڕێفراندەمەی کە کردمان سەتا پەنجاویەکی خاچی هەرێممان لەدەستداوە بە قسەی خۆیان کە خەباتی 6-7 ساڵی ڕابردوو بوو ئەوە بەروبوومەکەی بۆ ئەویش بە یەک ڕێفراندەمی لە دەستماندا هەموو دنیا پێیگوتین مەیکەن هەر کردمان و جێمان بە کەس نەدا. ئێستا ئەمە لۆ بەغدا تاوانبار کرد. ئەخە بەغدا تاوانی چێ بەغدا بەڕاشکاوانە دەرێکا کە داهاتان باش شەفافی ئەمە موچەی فەرمانبەران دەدەین. ئەمە دەمانوێت ئی خۆمان بخۆین و ئێوانیش بخۆین. ئاخر ئەوە چێندری عەدالەتە. ئەو داهاتی ناوە خۆ لۆ بەغدا دەگەڕێتەوە کای مەرجەکان لۆ بەغدا دەگەڕێتەوە. کاک عەبدوڵڵا ئێمە لە دوای ڕێفراندۆمەکە هەرێمی کوردستان ئاعترافی کرد کە ئەمام ڕێفراندۆمە سەر بوو واتە مۆزۆی سەربەخۆی لەولا ئاوری سەربەخۆی لەولا بەپێی دەستوری عێراقی ئێمە بەشێکین لە عێراقی فیدراڵی هەر داتێک لە بەسڕا نەوت بفرۆشێت دەبێت بەشی زاخۆشی لێ بدرێت سلێمانی لێ بدرێت و لێرەش بە هەمان شێوە دێ بەشی ئەوێ لێ بدرێت. ئێستا هەرێمی کوردستان بە پێم یاسایە ناتوانێت نەوت بفرۆشێت بۆ دەبینین لە 2014ەوە موچە نەنێردراوە ئێمە هەر سەر بە بەغداش بووین. ئەمەش پێتان وانییە زوڵمێکە بەڕاستی بەغدا لەو عینادی لەگەڵ هەرێمی کوردستان لە موچەی فەرمانبەرانی دەکات؟ مامۆستای بەڕێز بەغدا عینادی ناکات داهاتی ئێمە نەفت فرۆشتنەکەی ئێمە شەفافیە لەگە بەغدا ئێمە ڕازگۆنیە لەگە بەغدا هەتا ئەو دەقێش ئەمە هیچمان لە حکومەت ناچی تا ئێستا بەسیترین منەگە لە بەغدا بکەڕین ئەو هەموو گەمدەلی و بێسەروبەری لەو هەرێمەی کرێت تا ئێستا بەرپرسێک نەدرایتە دادگای لەسەر گەمدەلی یعنی وەکەئەنەما سەردەمی خلافەتی ئیمامی عومەرە ئێرە هیچ کەم و کوڕیش تێدا نییە. بەغدا لێرە شەفافتر بەغدا لەوێ گەورەترین بەرپرس دەین کە پێش دادگای و ئیجراعاتشی لەگە دەکرێت یاسا لەوێ سەروەرترێ وەک لێرە یعنی ئەوە شتەکە وازەخە بۆ بەغداش موچەی نەبڕێت تا ئێستا 200 ملیارەکە هاتەنێری مانگانە ئەمەیە تا ئێستا ناسیە ژێرباری ئەو یاسایەک کە لەوێ لە خۆمان واژەمان لەسەر کردی. باوکی عەبدوڵڵا لە هەولێرەوە سوپاس بۆ سەرنج و تێبینیە جوانەکانی بەڕێزیشتان. باوکی محەممەد دەمێکە لە سەریاڵە سڵاوی خوا لە جەنابتان بێت. دەمەوێت سەرنجەکانی بەڕێستان لەسەر تەوەری بەرنامەکە بزانم من ئەینە المەفر بۆ کوێ ڕابکەین موچە لە کوێ پەیدا بکەین باوکی محەممەد؟ بەڵێ سەلام عەلەیکم. وعەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵا. زۆر سپاس لۆ جەنابێت. وەڵڵاهی من سەرەتا دەستخۆشی لە کاک حەمەڕەشید دەکەم بەڕاستی تقریبەن نیوەی قسەکانی ناودڵی منی کرد. ئێمە داهاتمان گەلک زۆرە برایەکی من بەس دەستی نائەمینمان نییە دەستی نائەمین ئەوە لەلایەکی تر برایەکە مەتوم لە حەزت کردووە خەڵکێکی یەکجار زۆر لە ژێر ئەو زوڵم و سەمەی کە دەسەڵاتدارانی هەرێم لەو میلەتەی دەکەن نەوت بە 25 دۆلارە قەیران هەیە موچە نییە بووە 30 دۆلار بووە 50 بووە 70 بووە 90 بووە 100 بژێوی نە حکوومەت گۆڕایە نە ئی خەڵک گۆڕایە یعنی مەبلەغێکی محەدەدیان دانایە ئەوەن دەبێت و ناو وەزارەتی دارایی و لەوە زیاتر ئەوی دیکە حەقەلوش دەکرێت و کەس نازانی لەسە باغەریشە گاین میلەتی کورد دەستماران گازۆ بەدەست ئەو دەسەڵاتەوە یعنی ئەگەر نازانم جەنابەت زۆر متابعەی ڕای خەڵکت کردووە یان نا تەسەوور کە خەڵک ماڵە شەهید هەیە خۆزگە بە سەردەمی حیزبی بەعس و بە سەردەمی سەدام حوسێنی دەباتن بۆ کارەکە چییە؟ چۆن ئاگادار نیم باوکی محەممەد وەڵڵا وا ئاگادارم وا ئاگادارم من دوایی سەیری کۆمنتەکانی بەرنامەکەی خۆتکە سەیری کۆمنتەکانی بەرنامەکەی خۆتکە بڕۆ پۆستێک براو بکەوە ئێستا کە لە بەرنامەکە تەواوبووی برێ ئێستا ژیان خۆشتر یا سەردەمی ڕژێمی حیزبی بەعس زانە چ کۆمنتەکەت بۆ تێ برایەکەی من بۆ سۆشیال میدیا هەموو شایەدیە لەسەر
قسەکانی من بەڵێ. ئەوەتانی ئەو دەسەڵاتەی ئەو بڕیاری کە لە دادگای فیدرالی دەرچوو بڕۆ کۆمنتەکانی بخوێنەوە زانە نسبەی 95 خەڵک خۆش حاڵە بۆ بڕیارەیان نا ئەوەی کە ماستاوچی و بندیوار و کۆلی ئەو دەسەڵاتەیە بە ناوی نەتەوەی فرۆشیەوە باوکی محەممەد باوکی محەممەد هەموو دەسەڵاتانەی کە گەلیان لەگەڵ نەبووە باز دەکرێت ئەمە قسەیەکی قانونی نییە بەڵام تەمەنیان بەپێی ئەزمون لە وڵاتانی ناوچەکە و عەرەبی لە نێوان 30 بۆ 40 ساڵدا بووە هەرێمی کوردستانیش تقریبان خەریکە و تەمەنە تەواو دەکات بۆ دوایم خۆناغەت چی بکەین بڕیارەکەی دادگای ئیتحادی بەڕاستی زەرەر نییە لە جیلی داهاتوو ئەگەر ئەم بڕیارە ببێ بە کللتور و بەسەر نەوەکانی داهاتووشدا بسەپێ ئێمە کە لێرە بەدەسەڵاتی خۆمان ناوێرین بۆچی لە ڕێگەی یاسایەکەوە تەوق لە نەوەکانی گردنی نەوەکانی داهاتووش بکەین مەبەستەکەم خودی ئەم دەسەڵاتە نییە ئاگادار بە لێم تێبگە مەبەستەکەم چییە من دەڵم لە درێژخایاندا ئەمن لە یەکەم ڕۆژەوە دژیم یاسا بووم بەڵام کە دۆخی هێرمی کوردستان دەبینم دەزانم ئەم زۆڵمە لە خەڵک دەکرێت منیش وەک هاوڵاتی لەو بۆعدەوە پێم خۆشە بەڵام ئێمەگە درێژخایان بین گەلێکی کورد بینین بەداخەوە پێتوانێت لەم بۆعدەوە ئەمە زیانێکی گەورەیە بە داهاتووی ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە بەڵێ برایەتی من سەرەتا بەشی یەکەمی پرسیارەکەت مستحیل هیچ دەسەڵاتێک کە میلەتی لەگەر نەبوو ئەوی لەسەر زوڵم و ناعەدالەتی بەردەوام بوو بەردەوام بیکەن مستحیلە ئیلا و دەسەڵاتە دەڕوخێتی زادرەنگی یازوو سەبارەت بە بابەتەکەی دوم کە پرسیارەکرێ دەکرد کرد بابەتە اقتصادیە و وزایدن یاساییش بابەتی یاساییشی تێدایە برایەکەی من ئێمە جارێ ئێستا بالەدەست ئەو دزوماتیانە نەجاتمان بیتن ئەو داهاتە بگەڕێتەوە بە غامیلەکەکە موسەکەی لانی کەم سەرماندان قەلق نەبی مێرش مەشغوڵ نەبی بۆیەوە ناوێری دەست لە بۆ هیچ بباتن لەبەروەی بە مناڵەکەی دەرێ موسەکەم سۆگەرنیە کوڕەکەم ڕۆڵەکەم کچەکەم موسەکە ئەمەیان جێگەیدا خەبەڕاستی باوکی محەممەد دەتوانی دوو ڕۆژی تر ئەگەر بێت ئەو دەسەڵاتە دزوماتیە لە ناوچوو بە ڕاپرسیەت بە ئەولاو ئیملایەت بە دانیشتێکی پەرلەمان بە پێکهێنانی حکوومەتە چینوێ تازاوە بکەی بە شەرت برێ کاکە من دەمەوێت داوای ئابووری سەربەخۆ دەکەم لەبەرەوە ئێستا دەستێکی ئەمین و پەرلەمانت ڕێک و پێک و دوور لە دەستکاری حیزب لە هەرێمی کوردستان دەتوانی ئەوە ئیش باوکی محەممەد لە ڕانیەوە سوپاس بۆ تێکرا و لێکڕای سەرنجەکانت سوپاس دەکەم ئامینەخان زۆر دەمێکە لە سەرخەتە بۆیە بمبورەکە خەتام کردی سوپاس تێبینەکانت گەیشتن جێگەی خۆیان گرت ئامینەخان لە خەباتەوە سڵاوی خوا لەبێت ئامینەخان ببوورە تاخیرمان کردی سلام علیک عەلەیک السلام وەڕەحمەت الله کوی باش عادی زۆر سپاس ئامینەخان ئەو کاک عادی من هەفتەیەکی چوارشەممەی کردم کاک عادی گوتم نیتم والله کاک عادی کەس بەهانام نهاتیە کاک عادی فریام کەونەگە لە ڕێی کەناڵی فەیام کەسە جێی لە منە کاک عادی ئەوی چی لە مارێم نییە کاک عادی کرێخانی هات بەسە سەرم ساعد خانياري بس إلا صار مديكات عادية من هيك صارت اشتكمنا هذا خير خوازك جيلة منها وكارم كان خوا خير بنتي والله هركز مخوشة هركز خمتي هي خوالة السيلابة والله كاك عادي عندما محتلي ما كذب أنا عملو كنالي فهم هنا أجا خير خواز جيانا من لرجع كنالي فهم بهانا مرن خوا بهانا ودي والله كاك عادي هيك اشتكمنا كده خاني وهاستا سسرم کرێخانی 150,000 کات عادی لە قەزای خەبات بۆ پەیوەندیەکەت هەر بەڕێزێک کە ویستی هاوکاری ئامینەخان کات ئەوە ژمارەکەی بەڕێزان لە کۆنتڕۆڵ هەیە ئەوە دەتوانن ژمارەکە لە پێیان وەربگرن سپاس بۆ پەیوەندیەکەت حەز دەکەم لە بەرنامەکەمدا زیاتر قسەیەم بەڕێزانە کە دەکرێت لەسەر خودی تەوەری بەرنامەکە بێت بەڕێزیشتان خوای گەورە دەست بە باڵتانەوە بگرێت و خەڵکانی مسلمان و خاون ویژدان هێشتا هەرماون ئامینەخان کێمان لەگەڵا ڕێبوار کاگرێبوار لە سلێمانیەوە کاگرێبوار فەرموو کاگرێبوار سڵاو بەڕێزم سڵاوی خوا لە جەنابتان کاگرێبوار بەڕێزم کێشەکانی ئێمە لە سەرەتایی ئەم دوو حیزبەوە کە دەستێکە بە موچەی خەڵکەکەمە بندیوار و مەسئولین بە زۆری ئەیخۆن ئەگەر چەندین مەسەن 10,000 پێشمەرگە هەبوو بێ هەموو حیزبەکان و چونکە من خۆم خەڵکی لادێ دەزانین هەمویان چەند پێشمەرگە هەبوو ینی نەگەیوەتە 100,000 و
ئەوانەیە کە ئەمڕۆ لەوانەیە بە سەدان هەزار هەر تەقاوت و بندیواریان هەیە ئەگەر ئەم سەدازارە گەر تەقاوت و بندیواریان نەبووایە موچەی مامۆستا و معاشخۆر هەمووی دەتوانرا بدرێ بەڵام ئەمان لەبەرەوەی کە ئەمانەی لێ ئەدەن هەر چەندێک بێت هەر جارێ لە پێشمشتیان دۆلار لە $70 تا $100 پێیان دابین ناکرێت بێ بەرنامەیە پێیان ناکرێت کە وەک پێشیان ناکرێت ناژڕۆن ئەم حکوومەتی هەرێمەی ئێمە وەکو ئەم کابرای لە یادودی ساحەبی 60 لیرە بووە لە بر تا مرد بەڵام ئەمانیش هەر مردون بەڵام هەر کۆڵ نادەن یعنی بەرنامەیان پێنێ گۆڕانکاریان پێ ناکرێت ڕۆژ بە ڕۆژیش یعنی لاف و گەزار پێدەدەن و کە و خەڵکە ڕفاەت پێژی لە ڕاستی ئەوانێ من دەڵێم بە سەرەتا دەست پێدەم ئەڵێن یەکەم شت ئەگەر لە خۆمان و دەست بەکەم لە خۆمە دەزگم یەکەم شت کارەبای مۆلیدە ببڕین لەبەرەوەی کە هەمان خەڵکەکە کارەبای مۆلیدە با دووبارێکەمە لەبەرەوەی هەموو کەس کە کارەبای نەبوو شار نامێنێ یعنی هەموویە گەڕێنەوە بۆ مۆ موچرا و لۆکزۆوانە لەبەرەوەی تووڕەیی خەڵک لێەوە دروستە بێ تۆ کارەبار نەبوو تووڕەیی دروستە بێ معاش نەبوو تووڕەیی دروست دەبێ بە ئاسانی ئەم حیزبەت و ئەتوانی لایان بین بەڵێ زۆر باشە کاک ڕێبوار لە سلێمانیەوە سوپاس بۆ سەرنجەکانت باوکی شوعیب لە هەولێرەوە لەگەڵمانە فەرموو باوکی شوعیب سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله دەستخۆشی بۆ جەناب فتاوای کارمەندان و ئەو بەرنامە جوانە زۆر سپاس بۆ بەڕێستان باوکی شوعیب لەسەر تەوەرەکە چیتان هەیە ئێمە هەرچەندە خۆشم موچە خۆر نیم بەڵام چی بکەین بەڕاستی نە هەرێمی کوردستان موچەی پێدابین دەکرێت نە بەغداش بەهۆی کە لە ڕەخیەوە موچە دەنێرێت داهاتی لە سەدا حەڤدە یاخود 200 ملیارەکە دەنێرێت موچە خوار ئیشی خۆی جێبەجێ دەکات لە فەرمانەکانی هەرێمی کوردستان سەری مانگ دێت موچە نییە فەرمانبەر چیکە لە هەرێمی کوردستان بەڕێزم بەخۆشم موچە خۆر نیم بەڵام دڵم بۆ موچە خۆریان دەسوپێ بەڕاستی هەرێمی کوردستان دەتوانی هەرسی ڕۆژجارێک موچەی تەواوی موچە خۆرانی خۆی بدە بێت 200 ملیارەکەی بەردات یعنی ئەوە شتێکە هەموو کەسێک دەیزانی بەڵام چییە بەئەنقەز نایدەن بەئەنقەز نایدەن چۆن بەئەنقەز نایدەن باوکی شوعیب هەفتای بۆ بەرپرسەکانە 125 بۆ موچە خۆرە بەڵام سەڵ لە سەد خەتای دەسەڵاتیش نییە ئەوەسا خەتای ملەتی تێدا چۆن باشە خۆ ئوستاز ئەوانە لە سەدام حوسێن بەقووەتر نەبوون وایە بەڵێ باشە ئێمە توانیمان سەدام حوسێن بە هاوکاری هاوپەیمانان لە کوردستان بە دەری بنێن و خۆمان ئازادکەین بەڵام ئێستا من خۆم بەشداریم کردووە لە ڕاپەڕین زۆر پەشیمان زۆر پەشیمانم یعنی خۆزگەنام کردوە بەڵگەشتیم بۆ قسەی خۆم یعنی ئێستا دوای بەرنامەکە ڕسمەکی سەدام حوسێنی پۆستکەن بزان چەند ڕەحمەتی لۆ دێ کە هەڵەبجەی چمیا باران کرد کە 8,000 بارزانیان فال کرد کە یعنی چینما بەسەر کوردستان نینی بەڵام ئەو کاتیش خەتای بەرپرسەکان بوون بەرپرسانی ئێستای هەرێم وایان دەکرد سەدام وا لە ملەتەکە کە دەچون دەستی ئێرانیان ڕادەچێشا دەستی ئەولایان ڕادەچێشا سەروەری خاچی عێراقیان دەبەزان بە وڵاتی تر باوکی شوعیب نیژەوە جوابدانەوەکەی بوو حەق خۆشی بوو بەڵام بەڕاستی لە وڵاتەیما وەکو حکوومەت نییە حکوومەتەکە دژی فەقیر دژی کاسبکار ئەم ساق تەقسیم ئەوڕۆ 3 ساعت و نیو لە سەرای بانزین بوویمە یاخوا لەش ساق بێ وڵات چی بکەین باوکی شوعیب دەبێ بارێکە و بەلاری هاتووە و هەر لە سەرەتاوە بەلاری هاتووە یان دەبێت لەگەڵی بڕۆینیان دەبێت دەستی لێ بەردین بکەوێ کاکە جان لەگەر ڕۆیشتن ئەمە تقریبا وان نزیک لە 30 ساڵە لەگەری دەڕۆین ینی بەسە هەندێکی کوردی درێ کڵای خۆم گرتێ بانەبە ئەو کڵاوە ڕۆژێک با هەردەی با بردوێتی چۆوە دەگری خەڵک بۆ نمونە دەنگۆی انتخاباتەیە وایە یعنی شتێکیان ئەمێش خەڵک دروست کردیە خەڵک درێ وەڵا بڕۆین و نەڕۆین
استیفادەی نییە هەر پارتی وێچێتی نەوانە تۆ بڕۆ دەنگەکەت بە کەس نادەی بیشتێنە ئەو فەراغی بۆ دەسەڵات بەزمێنە لە شوێنی تۆ دەنگەکەت بدەت چکە من خۆم یەکێکە لە هەڵەکان کە ڕابرد و تاخیر بۆ دەنگدان ڕۆیشتم بە تەمانە بووم دای وتم نە با لە شوێنی من پڕی نەکەنەوە کە چوون دەنگەکەم درابوو بەڕێ بەڵێ وڵات لەوە دڵسۆستر چی ینی چی دەوێت لەوە زیاتر بێەوەی خۆت بچی دەنگەکەت بۆ دراوە ینی گلەی چی دەکەی باوکی شوعیب سپاس بۆ ئەو دەنگەی من ئوستاز ئەو دەنگەی من ڕەنگە من بمەوێت دەنگەکەم هەر باتڵکە وایە بەتەن زوا دەڵێم باوکی شوعیب ئەزانم بەڵام لێرە لە کوردستان هەر هەمووان دەزان کە من نەچووم خصوصا بۆ نمونە سنووری هەولێر دیارە کێ پڕی دەکاتەوە بێگومان باوکی شوعیب لاولێرەوە سپاس بۆ سەرنجەکانت سپاس بۆ سەرنجەکانت هانا لە کوێوە لەگەڵمانە سڵاوی خوا لەوێت بەڵێ عەلەیکی سەلام و ڕەحمەتوڵڵا هانا خان باشە کاکە کارزان زۆر سپاس بە بەڕێستان هانا خان لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە هانا خان قسەم هەیە بەڵام ئەمەوێتەوە بەڕاستی لە کاتی پێشکەشکردنی هەواڵەکانە تۆ کە تۆ پێشکەشی بکەیت چێژێکی دیکەی هەیە بە قسە خۆشەکانت بەڕاستی سپاس بۆ گەورەیتان سپاس بۆ گەورەیتان هانا خان زۆر سپاس من نامەوێت ئێرە بکەمە لە تەوەری بەرنامەکە دەرسم بەڵام ڕێز و خۆشەویستی تایبەتم هەیە بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە لەم کاتانە یاخود لە دەرەوە کە بە خزمەتیان دەگەم سەرنجیان هەیە لەسەر ئەداکەم سپاس دەکەم حەز دەکەم لەسەر تەوەری بەرنامەکە ئەگەر شتێکتان هەبێ فەرموون بەڵێ کاکە کارزان ئەوانە هەتا ئەم دوبنەوانە لە حکومدنەوە هیچ شتێک نە بەڵام دەبێ وا بکەین ینی مەتی بەخدا ینی دەسەڵات بکەیت دەستی هەرێمی کوردستان ینی بەڕێوی ببە ئەم دوبنەماڵە دەبێ کۆتاییان پێبێ هەتا ئەم دوبنەماڵە لەسەر حکم دوێن دەسەڵاتیان لەدەستا بێ ژیان بگرە خێرا زۆر زۆر خراپتری بەسەر بێ ئەمانە هیچ نەهێشتووە يعني برواد بيهم دهاتات حتى عندي دهات دهاتات أنا ودقران بدي يعني نازل أو دهات بس الله لكاتك أو سند من سيمانجي دهاتش نكلا هانا خان بله هانا خان ئێستا فەرمانبەر ئەو بێنە و بەردەیە سەرەتاژ ئاماژەم پێکرد نایزانێ بەڕاستی لەوەیە خەڵکێکی زۆر فەرمانبەر بێ 30 ساڵ 40 ساڵ زۆر ئاگای لە دۆخی سیاسی ململانی نێوان حەزبەکان و نێوان حکومەتەکانی هەرێم و بەغدا و دۆخی ئیقلیمی و نێودەوڵەتی و دەوڵەتی دوور و کە دەستیان لێرە و لە بەغدادا هەیە ئەو شتانە نەزانێ هاوڵاتی فەرمانبەر چی بکە کە ڕۆژانە سعات 9 لە شوێنی خۆی ئامادەیە سعات 2 دەڵێ خوا حافیز لە فەرمانەکەی سەری مانگ سیر دەکات و چەند نییە ینی لەو دۆخەدا پەنا بۆ کوێ ببات بەڕای تۆ من بەڕای من زۆر ڕێگا هەیە ئێمە بیبینە بەش یەکەم ڕێگا کە ئاسانترین ڕێگایە هەڵبژێردە ینی کەسێکی دەستات ینی بەڕاستی ئەمە کەسانە زۆر لە هەرێم کوردستانە وەک نمونەی ماڵسالی باسی یان بەڕاستی ئەمە نمونەیەکە یعنی زۆر زۆر باشە لە کاتە پیشاندنەوە خۆ پیشاندان هەیە کارەکانی نەچێ سەرکار ئەم کوردستانە یعنی بۆ ماوەی مانگێک هیچ کەسێک کار نەکا یعنی هیچ کەسێک یعنی چی دەبێت با ئەو مانگە زۆر بە کوریانی زۆر لە مەژیمان بینیوە با ئەو مانگە تەوا بڕوە زۆر باش دەبێت ئینشاءالله خەڵکی شۆشار بێتەوە یعنی کاکە ئەمەوێت قسەیەک بکەم ئەوە هەڵبژاردنمانە پێشە ئەمەوێت ئەو کەسانەی کە دەڵێن تەوزیر دەکرێت ئەی باشە تۆ بڕۆ دەنگەکەی خۆت بدەیان تەوزیر بەچی دەکرێت تۆ بچی دەنگەکەی خۆت پڕ بکەیتەوە بۆ کەسێک کە دەتەوێت کە باشترین شایانی دەنگی پێ بدەیت بۆ هەرژێرە سپاس بۆ پەیوەندیەکەی تۆ لە کۆیەوە کاتی باشم پێدای سپاس بۆ هەموو سەرنج و تێبینیەکانت کورا هاوڵاتی ئەوەی کە جێگەی داخە ئیمانی بە هەڵبژاردنیش نەماوە بەشێکی ینی من نامەوێم قسە بوو ئاڕاستەیەدا بکەم کە خەڵک سار بێتەوە هێشتا وەکو بەڕێزت هاناخان یاخود ئەو پەیوەندی پێشووتر پەیوەندی کرد کاک ڕێبواری باوکی شوعیب هاوڵاتیان هەردەوێ بچن دەنگەکەی خوان ئەگەر بشی سووتێنن هەر بەشداری بکەن یاخود خوان ئیرادەی خوان مبارەسە بکەن بۆی کە دەنگیان بۆ نەدەن بەڵام ئەوەی کە جێگەی داخە لە هەڵبژاردننی ڕابردوو بەپێی زۆربەی ئەحسایەکان لە 125 بۆ 30
خەڵک دەنگی داوە ئەوە جێگەی داخە ینی ئەو حکوومەتی ئێستای بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان بەوانەی کە زۆری نەبوون و بەوانەی کە کەمی نەژبوون تایدا لە سەدا 30 نوێنەراتی شەرعی لە سەدا 30 خەڵک نین لەو حاڵەتەدا چی دەکەی ینی ئەگەر هاوڵاتی لە هەڵبژاردننی ڕابردوو ئەم لە سەدا هەفتایی کە دەنگی نەداوە بەڕاستی خۆی یەکلا کردبایەوە و کەسێکی دڵسۆز و دەستپاک و ئەمینی دۆزی بایەوە ئێستا دۆخمان بەم جۆرە نەدەبوو ئەگەر تابعاان ڕێگری نەبووە چکە لە مێژووی حکومڕانی خۆماندا وەشمان بینی وەلان هەبووە کورسی باشی هێناوە بەڵام نەیتوانی وەدەسەڵات وەربگرێت بەڵێ کێمان لەگەڵە کاک ئەحمەد لە هەولێرەوە سڵاو لەبێ کاک ئەحمەد باشی بەڕێزم زۆر سپاس کاک ئەحمەد دەمەوێت سەرنج و تێبینیەکانی تۆ بزانم کاک ئەحمەد هەرێمی کوردستان بەم دۆخەدا بەم دۆخە چی بکەیت دەبووم پرسیارە حقیقەت و ڕاستی دەوێت دەبووم پرسیار لە سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن بکەیت بڵێ ئێوە 20 ساڵە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان لە ئێستادا هاوڵاتی وبەر چاوتانە مافی دەخورێت زی لێ دەکرێت موچەی پێ نادرێ چی بکەن باشە دەبووڵامیان بداتەوە ئەماڵاتی فەقیر چی بکات یعنی بەسڕی بەنزیندا بگا بە پارەی مۆلیدەدا بگا بە پارەی ئاودا بگوارێ کارەبا ئەمە یەک دووش ئەزانی چۆنە باسی مەسەلەی عەرەب و کورد و ئەوانە دەکەن کاکە ئێستاش بەحسی کۆنەکانی قەدیم هەمووی وا لە هەولێر و لە سلێمانی لە یەکە نیشتە جێبوونەکان دەژین کارەبای 24 کاتژمێریان هەیە ئاوی 24 کاتژمێریان هەیە لە ڕەفاهیەت دەژین مناڵەکانیان هەمووی لە قوتابخانە تایبەتەکانە ئەمە وان نییە کاکە کاتێک بەرکردەکانی هەرێمی کوردستان بەرژەوەندیان کەوتە مەترسیەوە بەرژەوەندی خۆیان و بنەماڵەکانیان کەوتە مەترسیەوە ئەنجام ملەتی فەقیر سەواشە دەکەن دەڵێن وڵا عەرەب دژمنی کوردەوە عەرەب وایەوە لەخێر ئەوانە هەمووی ئیتفاق و ڕێککەوتنی ژێر بەژێریان هەیە لەگەڵ سەرکردە عەرەبیەکان لەگەڵ سەرۆکۆزە عەرەبیەکان بە بەڵگەوە لە ڕابردوودا خۆیان گوتیان بەحسەکانی قەدیم عەرەبەکان ئێستاوا لە هەولێرن بەگوێی خۆتان لە میدیاکان گوێتان لێبوو خۆیان دانیان بۆیاننا کە لە هەولێرن بەڵێ لە هەولێرن لە سلێمانین بڕۆ پشتی کەس نەزانەوە هەموو لەیەکە نیشتە جێبوونەکان کارەبای 24 کاتژمێری منداڵەکانیان لە قوتابخانەی تایبەتەکان دەخوێنن ئەمە درۆیە بڵێ کورد و عەرەب دژمنەکە کە کوردوا لە کەرکووک دەژێ من خزم و کەسم لە کەرکووک دەژێ موچەی لە کاتی خۆی وەردەگرێت نەوتی هەیە ئاوی هەیە کارەبای تا ڕادەیەک وەکو هەرێمی کوردستانە کەس عداگێ ناکە کەس غەدری لێ ناکە بۆتی عەرەب تا کردە بۆ دژمن چونکی بەشەوەندی دەستەکان کەوتەتە مەترسیەوە نە خێوانیە کاکە ئەوە عێراق 16 محافەزەیە 15 محافەزەیە 1 دیناری موچەخۆر قەرزار نییە هەموو 20 ملیۆنی مانگ 28 مانگ لە کاتی خۆیدا موچەکەی پێدەدات لە هەرێمی کوردستان کاکە دەیەوێت نەوتەکە بە ئاشکرا لە خەڵکی بدزێ دەیەوێت غازەکە بە ئاشکرا لە خەڵکی بدزێ 1 دیناریش نەداتەوە بە بەغدا داوای پارەش لە بەغدا بکە شتیوا لە شوێی دنیا هەیە خۆم بۆ خۆم میتروش دەخۆم شتیوا هەیە کاکە وەڵا لە سەرەتاوە هەروە هاتووە هەر ئیخۆم و ئیتۆژ خۆم ئەگەر دەسەڵاتم بێ بەسەردا کاک ئەحمەد سوپاس بۆ پەیوەندیەکەت دەزانم قسەت ماوە بەڵام ئینشاڵڵا بۆ دەرفەتێکی دیکە بێ باوکی ئادەم لە کۆیەوە باوکی ئادەم سڵاوی خوا لە جەنابەت کۆتا پەیوەندی ئەمەڵخەی بەرنامەی دوانگەی خەڵکی سەرنج و تێبینیەکانی جەنابەت بۆ من و بۆ خەڵکی بفەرمووە. سلام علیکم. علیکم سلام و ڕەحمەتوڵڵاه. خۆی پرسیارەکەتان کە دەڵێ هاوڵاتی چۆن بتوانێت لە نێوان هەرێم و بەغدا مافی وەربگرێت پێم وایە ئێمە کۆمەڵگایەکی قسە ئەەکەم قسەکانم پێ مەبڕن و یعنی مەزانە بە کەسێکی بێمەعریفەتم قسە ئەەکەم ئێمە کۆمەڵگایەکی زۆر گەلحۆینە یعنی پێویست ناکە بڵێم لەگەڵ ڕێز و تەقدیر و ئەو شتانە لەبەر ئەوەی بۆی ئەڵم گەلحۆینە چونکە لە بەرامبەر مافەکانی خۆمان وەکو سیفاتێکی پشلێمان هەیە کە ئەڵێ پشلە زووشت لە بیرەکە یعنی ئێستا بۆ نمونە ئەو هەموو قەیران و کارە ساتی کە بەسەر ئەم کۆمەڵگەڵ ئەم خەڵکی ئێمە هاتووە بەڵام سێریکە لە ڕۆژی هەڵبژاردن لە ڕۆژی دەنگان خەڵک چیەکە چی دەکا خەڵک چی کورە چی ناکە جا چی ناکە ئەوە لێگەڕ ئەوە خۆ دیمانەکان دیارن پێویست ناکە من کاتێکی خۆم بۆ بگوشم کە خەڵک چی ئەکات چی ناکە بەڵام من یەکشت پێ ئەڵێم مابەست لەوەی کە زۆر بەشداری دەکا و دەنگ بەدەسەڵات دەدا بەڵێ زۆر شت لەو بابەتە بەڵێ تەوانایی چۆن باوکی ئادەم وەڵی هەڵبژاردننی ڕابردوو خەڵک زۆر کەم بەشداری کرد ینی وای لە هاتبوو ئیمانیان بە هیچ نەماوە ینی باسی ئاین ناکەم بەس حەزبێکی سیاسی لە سەدا 20 ینی لەوە زیاتر بەشداری نەکردن ئەوەی کە حکومەت خۆی بەششی لە بەرنامەکانی ئەوەیە ئەگەر خەڵک بەشدار بکە لانگری ئەو بێ ئەو لە بەرژەوەندی حیزبەکانی دەسەڵاتەوە ئەگەر بەشداری نەکە دیسان و لە بەرژەوەندی حیزبەکانی دەسەڵات بەڵام خەڵک ینی کە دەڵێم ئێمە کۆمەلگایەکی گەلحۆینە
خەڵک مەفروزە لەسەرەوەی کە بچێت دەنگ بدا ئەگە دەنگەکەی خۆی بشوتێنێ ئەبێ بچێت دەنگ بدا نەگەوەی لە ماڵی پاڵدات و بڵێ ئەم دەنگدانەکی ناشەرعی و نازانم دەنگدانێکی تووچی و ئەوهانە بەڵام من یەکشت پێ ئەڵێم ئەو ڕاستیش بڵێم ببوورە ئەگەر کاتەکەشی کەمە ئەمە تش 2011 ئەوانە تەبعاً بارودۆخی خەڵکی ئێمە حدێک باش بوو یعنی لە 2003 تاکو 2011 خەڵکی ئێمە بارودۆخێکی باش بوو لە ڕووی ئابووریەوە لە ڕووی یعنی لە زۆر ڕووەوە بەڵام تۆ ئەزانی خەڵکی ئێمە چۆن ئەژیا ئەزانی چۆن مەسروفاتێکی ئەکرد ئەزانی چەند غرور بوو ئەزانی چەند فزول بوو دەی ئەمە عیقابی خوایە لێ وەرەگیرێتەوە یعنی بۆ نمونە مامۆستایەکی ئاسایی مامۆستایەکی ئاسایی دەوامەکەی خۆی نەئاکرد یا دەوامەکەی خۆشی ئەکرد ئەچوە ژوورەوە بە تەڵەبەکەی ئەگوت کاکە تۆ دەرس بکە یانەکەی نازم و نازانم من موسەکەی خۆم وەرەگرم ئەمە بێئینسافیە پۆلیسێک هەروەتر مرورێک یا هەروەتر پارێزەرێک هەروەتر هەمووی دکتۆرێک هەروەتر یعنی لە گەورەی هەتا بچوو ئێمە کۆمەڵێک مرۆڤی گەندەڵین کۆمەڵێک مرۆڤی فەسادین کاکە من یەک پرسیار لە جەناب دەکەم هەچەندە شوێنی مەحەلی تۆ پرسیارکردن نییە من یەک پرسیارەکەم تۆ ئێستا بۆ نمونە ئەگەر گریمان تۆ کەسێکی ئاسایی و بێژەرنی لەم کەناڵ بینی لە سلێمانی کارێکت هەیە لە دایرەی مرور یان لە محکەمە لە هەرجێک کەس ئەوەی بچی بیر لەوە ناکەیتەوە کە کەسێکی ناسیار بدۆزیتەوە بۆی کار ئاسانی بۆ کە یارمەتی بدا لە وێندەرێ بەخوا من وەکو خۆم نەوەڵا جاوەکو خۆت ناوەڵا بەڵام سەتا چەندی ئەم کۆمەلگای ئێمە ئەوە بیرەکاتەوە بەڵێ دەی من یەک پرسیار لێ دەکەم بەڵام لەگەڵتم هاوڕاتم بەخوا زۆری هەرە زۆری دەتوانم شادی بەودەم خەڵک وایە بەداخەوە ئەم معریفەیە نییە بەڵێ یەک پرسیار تەماشاکە ئەمن بە ئەو قسەی لەسەر منەوە سێ کە ئەڵێم کۆمەلگاکەی ئێمە کۆمەلگاچی گەلفەیە چەند ماڵ لەم کوردستانە لەو شارەکە چەند ماڵ دەناسی تۆ تانچی سەربانەکەی تەوافی ئایپێەوە بێ ڕەنگە بڵێ ئێستا پەیوەندی بۆ نیە پەیوەندی بە بەرنامەکە نیە ئەوە پەیوەندی بە بەرنامەکە نیە بەڵام پەیوەندی بە معریفەی تاتی کۆمەلگاوە هەیە دەسەڵاتیش بەشێکن لەم کۆمەلگایە کەواتە ئێمە ئەساس ئەوەیە کە ئێمە ئەو کۆمەلگایە معریفەی سیاسی ئەو بەربۆتێک ینی ئەم بەرهەمی ئەو کۆمەلگایە کە حیساب نەلۆ یاسا دەکا حیساب لۆ هیچ شتێک ناکات تەنها حیساب لۆ دەکات دەڵێ باوکی ئادەم باوکی ئادەم سپاس بۆ پەیوەندیەکەت ئەمە نابێت بە حوجە نابێت بە بەڵگە بەوەی کە ئێمە بڵین دەستمان لێ بەردەینەوە چونکە لە خۆمانن بەڕاستی خۆمان ئەوانمان هەڵبژاردووە دەبێت ئاو بمان چەوسێنەوە نە ئینسان خاوەنی ڕادەیە و دەبێت هەمیشە هەوڵی باشتر و باشتر و باشتر بدا لەمە لە کۆی قسەکانیشدا لەگەڵ ئەم وشەی کە بەکارت هێناوەکو خۆم لەگەڵ وشەی گەلحۆ نیم چونکە قسەکان بەڕاستی ئەم وشەی بە تەعمیمی وتت کۆمەڵگەی ئێمە بە تەکید لە کۆمەڵگەی ئێمە سەدان کەسی خاوەن معریفە سەدان کەسی خاوەن هۆشیاری لە هەم بوارەکانی سیاسی تەندروستی ئابووری لە حەچی جانبی و پێشکەوتنی وڵاتە هەمانە بەڵام ئەوان لە دەسەڵات دانین لە بۆعدێکن کە تەحەکومیان بەسەرەوە دەکرێت نەک تەحەکوم بکەن لەگەڵ ئەم وشەیە لەگەڵت دانەبووم ئینشاڵڵا بۆ جارێکی دیکە هەوڵ دەین وشەیەکی دیکە بدۆزیەوە سپاس دەکەم خۆشەویستانم لێرەدا بەم جۆرە کۆتاییم هێنا بم بەرنامەی دوانگەی خەڵک حەز ناکەم جێتان بێڵم بۆیە دووبارەی دەکەمەوە بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ